ئاوەڕۆی گەڕەکەکە بەنێو کۆڵانەکاندا جۆگەلەی بەستووە. گەڕێکی سەنگاویەکانە لە ناحی ڕزگاری لە سنووری گەرمیان. زیاتر لە 2000 خێزان لەم گەڕەکەدا دەژین. ساڵانێکە داوای دروستکردنی ئاوەڕۆ و ڕزگاربوونیان دەکەن لە بۆنی ناخۆش. وەڵڵای بۆنە بەرامی پیسی هەیە و خۆ دەزانێەوە داسییانەیە گشتی و زێراب ئەم هەمکەماڵە لە ژوورە گشتی تێتەمە لێمەیە. ئەرەوەڵا هیچ مەجاریمانێت چەند جار ڕۆین داوایان کرد مەجاری بە بکرێت تا ئێستا مەجاریانە هەر ێژە نەیکەن و هیچیش ناکەن تا هێز. جۆگەلەی ئاوەڕۆ لە نزیکی ماڵەکان گۆماوی دروست کردووە. ئەوانەی ویستویانە لێرە خانوو دروست بکەن بە نیوە ناچڵی و بە ناچاری بەجیانێشتووە. بەشێکی ماڵەکانی دیکەش لەبەر گرفتەکەیان دەیانەوێت گەڕەکەکە چۆڵ بکەن. وەڵی تایسە 2 کڕە تا 3 کڕە 4 کڕەی شوێنە بۆ شارەوانی ناحی ڕزگاری. ئیتر ئەمە ژووک و داواکاریمان کردەوە بەڵام لواوتیانە بەسەر چاو هەر داواکارەکەیەوە جێبەجێ کرا و ئیشەڵا ئەم مانگنە مانگ داهات و مناڵمان توش بووە بە قورئان توش خەساسیە توش نەخۆشی بووینە سیارەمان کەلکی نەماوە. چوومە شارەوایان ڕزگاری پێیانەمە ئیتر ئەوانی خواڵە حەفاریان ناوت ئەو جوانە بۆمان کرد ئەو جەوە. ئیتر منیش هەر کەسێ هەر وڵاتی خۆڵ و خاشاکیەوە داوە لەم داوتە تا بڕمگە نزیک 500 سکسم تێ کردێ لەبەرۆ هەم مناڵ نەخەنکێت هەم بۆن ئاوەڕۆکەشی ئەم گەڕەکانی پڕۆ کردووە. شارەوانی ناحیەکە بۆ دروستکردنی ئاوەڕۆ چاوەڕوانی حکوومەتە بودجێیان بۆ خەرج بکات. سەر ڕایەوەکەوە ئێمە لە ساڵی 2023 لە ساڵی 2024 داوامان کردو داخلی پلانی ئەو ساڵە کراوە کەوا تۆڕی ئاوەڕۆی تەواو دروست بکرێت بۆ گەڕەکی سەنگاویەکان تاوەکو ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە تەنها پێش 2 ڕۆژ داوایان لێ کردین لە ڕێگەی ئیدارەی گەرمیانەوە دەرخستەکان دووبارە بینێرینەوە ومێ دەکەم ئەم جاریان دەرخستەکان لەسەر بودجەی ساڵی 2024 بڕاتە قۆناغی تەندەرینەوە. ڕزگاری بە یەکێ لەو ناوچانەدا دەنرێ کە زۆرترین ڕزگاربووی ئەنفالی تێدا دەژی جگە لە گرفتی نەبوونی ئاوەڕۆ لە سێکتەرە جیاوازەکاندا چەندان گرفتی دیکەی هەیە. بڕیار جاف زوومی گەرمیان.